مەکتەبی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەبارەت بە سیستەمی زانکۆڵاین بەیاننامەیەکی ئاڕاستەیەر سەرۆکایەتیەکەی هەرێم و وەزارەتی خوێندنی باڵا دەکات و ڕایدەگەنێت ئەمساڵ زیاتر لە نیوەی قوتابیان دەبێت بە پارە بخوێنن. لە بەیاننامەکەدا تۆوەکو ئاگادارن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم لە پلانی خۆیدا بۆ ئەمساڵی خوێندن کە 51,933 دەرچووی پۆلی 12 ئامادەیی هەیە. تەنها 24,784 کورسی خوێندنی بە خۆڕایی دابین کراوە. بەم پێش زیاتر لە نیوەی قوتابیان دەبێت بە پارە بخوێنن. ڕێکخراوی قوتابیان دەڵێت لە زانکۆ حکومیەکان بە هەردوو بەشی پارالێڵ و ئێوارانەوە 22,089 کورسی بە قوتابیان دابین کراوە و قوتابی بە پارە وەردەگیرێن. ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دابینکردنی ئەم ڕێژە زۆرەی کورسی خوێندن بۆ پارالێڵ و ئێواران با درێژکراوەی پرۆسەی بازرگانیکردن با قوتابیانی دەرچووی پۆلی 12 و گەرمکردنی بازاری زانکۆ و پەیمانگا تایبەتەکان دەزانین و با توندی ڕەتی دەکەینەوە. هاوکات داواکارە ئەرچیزۆ وەزارەت با پلانی خۆیدا بچێتەوە و ڕێژەی کورسی خوێندن با بێ بەرامبەر بۆ نزیکەی 40,000 کورسی بەرز بکاتەوە. لە بەیاننامەکەدا هاتووە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە بە خێرایی بێنە سەرخەت و بانگێشتی سەرجەم ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکانیش بۆ کۆبوونەوە و هەڵوێستی هاوبەشەکان.